السلام عليكم ورحمة الله هیوام هیوازادە دیلمانی وەک هەمیشە لە کەناڵە جوان و پڕکوالێتە یددیوکانمانەوە هاتمۆلاتە بۆ ئەمڕۆ خۆشحاڵم کە خستنەڕوو بۆ فلاگشیپێک لە یەکێک لە کۆمپانی هەرە باشەکان دەکەم کە ئەویش کامێراکانیتی کە بزانانی کامێراکانی لە چه ئاستێکدایکە بە خۆشحاڵیەوە ئەمەیانە بەبن دەست پێدرێت کە بۆ دەرەوەش بێت کە کاک مەسوور باسی لێوە کرد کە ئەویش یەک دەقەبادەری بێنە شاومی سێزدە پرۆیە شاومی سێزدە پرۆ کە کاک مەسووریش خستەڕووی سێدانە کامێرە 5 مگاپیکسلی لە خۆ دەگرێت بە هەستەوەرەکانی کۆمپانیای سۆنی و سامسۆنگەوە گرنگترین دەمەدا ئەویش هەبوونی یاخود پێدانی و پاڵپشتی لەلایەن بڵم پەرە پێدران لەلایەن کۆمپانیا لایکەی ئەڵمانیە کە لێنزەکانی بۆ دروست کردوم بزانین لە ئاستێکدا ئایا دەبێتە جێگرەوەی شامی 12 ئەلتراکە ساڵی ڕابردوون نمایشکەوە تا گەستاژێکی لە هەرە باشترینەکان جێگرەوەی ئەم موبایلە دەبێت کە نرخەکەشی بۆی خۆشتەوی خستەڕوو لە چەندەیە با فەرمیم سێ ناوەڕۆکی ڤیددیۆکەی و پارچە بە پارچەوە گشت دۆخەکانی کامێراکە بخەینە ڕوو لەگەڵمان بن. دووبارە سڵاو لە یەکەم پارت و یەکەم بەش بکە چەشنەکان و دۆخەکان بیخەمەڕ و لە کامێرە گۆشەفراوان دەست پێ دەکەم کە لە پێشدا ئاماژەمان پێدا کە سیانە کامێرا 5 مگاپیکسل لە خۆدەک بە هەستەوەری زیاد و تیرەکرانەوەی زیاد کامێرە گۆشەفراوان لە موبایلێدا بەڕوونی 5 مگاپیکسل و هەستەوەری کۆمپانیای سامسۆنگە کە زۆری GN1 ساڵی ڕابردووە کە بەڵام ئەوی تا هەر پێش ئێستا ئاماژەم پێدا لایەن کۆمپانیا لایکەوە خستوڕێک و دۆخی زیاتری بۆ هاتوو ڕەنگەکانی باشتر کراوە کە ئاستێکی زۆر باشی نەبوو بەڵام ئێستا دەیخەمەڕوو کامێرە گۆشەفراوان لە موبایلدا بە پێوانی 115 پلێ و ئاستێکی بڵێم ناوەندی هەیە نە زۆر باشە نە زۆر خراپیش هەیە من بە خاڵ لاوازدانانم بەڵام دەتوانین لە ڕێگە بەکارێنە دۆخەکانی لایکەوە کە ئەوانش ڤایبرانت و ئۆتۆنی کە ئاستی بەرەوە پێش بغێت و بەڕوونی 5 مگاپیکسلیش ئەخڵم 5 مگاپیکسلەکەی بەکاربیێنی ئاستێکی باشتر پێشکەش دەکاتەوە دەشتوانێت بۆ وێنەی ماکرۆ بەکاردێنێت بۆ مەودای 5 سانتی بەکات بەڕاستی ئەتوانم ستایشی بکەم کە وێنەی ماکرۆ لە موبایل زۆر باش و پێش خراوە و ڕوونیەکی زۆر باش و ڕەنگێکی زۆر باشی دەبەخشێت ئەمە دەربارەی کامێرای گۆشەفراوانی موبایلە بوو کە ئەم ئاستی هەبوو و خوڵێم بۆ زۆرۆی وێنەکان کار شوێنی پارک بیان هەر شوێنێکەوە کە وێنانەی مەشدامان ناوە پارکەوە دیتێڵێکی ناوەندی هەیە و لە زۆر باشانە بەڵام قسمەڕوو کە بە شێوازێک بەرەو پێشی دەبێت ئەمە دەربارەی گۆشەفراوان و ماکرۆیەکەی بێت دوو هەم کامێرا کە باسی لێوکەم ئەویش کامێرای سەرچێتی بکە بە پەیوانی چەندە پەیوانی 1 ئینجا کە هەستەوەری کۆمپانیای سۆنیە لە جۆری IMX 980 کە لەسەر شامی 12 ئەڵترامان بینی ئاستێکی زۆر نایبوو شازۆ بە زمانی خۆم دەبەخشێت کە ئەم ئاستە نایابەی هەیە بزانێت ئاستێکی هەیە لە ڕۆژ شەو لە ڕۆژدا لە وێنێ شەو دەست پێ بکەین وێنێ شەو لە موبایلەدا کە یەکێک سپۆرتڕی دەست پێ بکەم کە ئاستێکی زۆر باشێنانی شوێنەکە بەتەواتی تاریک بێت بۆت بەتەواتی ڕووناک دەکاتەوە دیتێڵێکی ناوەندیشەیە بەڵام ڕەنگەکان وەک خۆیەتی و زۆر تێک نادا ئەمە لێگەی سێوە لە 3.2 ئەکسەکەشی کە لە ڕوونی شەودا بێت زۆر باشانە بەڵام یەکسەکەی توانن بۆ شەو بەکاربێن هەرێک سەکەش بەکاردە بۆ دۆخی نایت و ئەمە دۆخی نایبوودەکانێتی کە ئاستێکی نایب دەبەخشێت و زۆر نایبێت چونکە بۆ قەبارەی هەستەوەری ئەم موبایلە قسمەڕ و 1 ئینجە و قەبارەی پێکسلی موبایلە 1.6 ئینجا کە پێکسل ئینجاکەتی کە 5 مگاپیکسلی بەکاربێنێ و ئەگەر بێت و لە دۆخی شەودا بەکاربێن دەگەێتە 3.2 مایکرۆمەتر کەمان ڕێژێکی زۆر بەزە تاوەکەستا هیچ موبایلێک هیچ هەستەوەرە نەگەیشتم ئاستا بەڕاستی ئافرین واتیرێکرانەوەکەشی 1.9 بەڕای من بە خاڵێکی لاوازی دادنێن بەڵام پاڵپشتی و هەستەوەرەکەی زۆر ئاستی لە پێشدایە و وا ناکات کە تیرەکرانەوە زۆر بەجێ باس و خواز بکە بڵێن بەها کەمی کردوتەوە 1.9 بەڕاستی لەو باشانەش نیە بەڵام جێگیری خۆی و باشەکەی خۆی خستەڕووکە بۆی باسم لێوە کرد ئەمە دەربارەی وێنەشەو دەربارەی وێنە ڕۆژ بەڕاستی وێنەکانی زۆر جوانەکە هەر دەیگەڕێمەوە سەر پاڵپشتی لەلایەن کۆمپانیا لایکایەوە کە لایکای ئەڵمانی دوو دۆخی داناوە ئۆتۆنیک و ڤایبرانت کە لە گۆشەفرانشدا باسم لێوە کرد ئاسی زۆر پێشخستەوە چ لە ڕەنگەوە چ لە ڕۆی دیتەیلەوە بەڕاستی ناوازێکی لە موبایلەوە ئەتوانم بڵێم یەکێکە لە موبایلانێک کە زۆر سەرکەوتەوە و کۆمپانیای شامی پێوە بنازێت کە ستایشی بکات ڕووی کامێرای سەرەکیەوە ئەمە دەربارەی کامێرای سەرکی بووە یەکێک سپۆرتڕیتەکەشی لەو باشانە نبینم بەڵام دەتوانیت ئێستا دەستمە سەربەشی دۆم کە کامێرای پۆرتڕیتەکەیتی تەلەفۆتۆ پۆرتڕۆکەیتی بەکاری بهێنێت وابێگەک سەکانیش ڤایبرانت و ئۆتۆنیکی هەیە ڤایبرانت تۆزە ڕەنگەکانت بەرەو تۆخی دەبادا پۆرتڕیت داوە ئۆتۆنیک دەتوانانی بەکاری بهێنێت کە ڕەنگی سروشتی خۆی دەبەخشێتەوە دیتێڵێکی زۆر باشی دەبەخشێت لە پۆرتڕیتدا بچینە سەر پارتی دووەمان ئەویش کامێرایی کە لە پاڵ یەکێکسەکەیدا بچینە سەر 3.2 ئەکسەکەی ئۆپتیکاڵێتی کە کامێرای تەلەفۆتۆیەکەیتی بەڕاستی کاریزمای و زۆری باشەکە بە ڕوونی 5 مگاپیکسلی کۆمپانیای
سامسۆنگە ئایزۆسەر GN1کە و ئەم ئاستەی هەیە بۆ وێنە یەکێک سەکە پۆتڕێتم بۆی خۆشەویستە ڕووە لەمەشدا ئەو وێنانێکی پچڕکاندون 3.2x پۆرتڕێتەکەی بەڕاستی نایە بەڕاستی دیتەیلێکی زۆر باشی ئەتوان بڵێم لە ئایفۆن و سامسۆنگ باشترە پۆرتڕێتەکەی باسی هواوی ناکەم و لە ئاستێکی زۆر نایابدا ئەمە کە دەربارەی کۆمپانیا شامی بێت لە ڕووی پۆرتڕێتەوە کە 3.2x بەڕاستی دەتوانانی پشتی بێخسی و ڕەنگەکان زۆر سروشتین و دیتەیلێکی زۆر باشی هەیە بەڕاستی ئافرین برینەکانیشی زۆر سەرکەوتون کە دەشتوانیشت هەر یەکێک سەکەش بەکاری بێنن بەڵام بە بڕوای من دەکەیت کە بۆ چوونی من دەکەیت 3.2x بەکار بهێنە بۆ وێنە پۆرتڕێتەکانەداوە هەردوو دۆخی کە چ ڤایبرند و چ لای ئۆتۆنیک بیت لە لایکایەکەیدا بۆ ئەنواع دۆخانێک کە بتوانێتەوە سوود بە تۆ بگەێنیت گەل هەر شوێنە و بەڕێگەک دەبەخشێت ڕاستی ئافرین ئەمە وێنانەی بوو دەلەدەی دەدەمێت بۆ پۆرتڕێت کە ئاستێکی وها باش و ناب دەبەخشێت و ئەمە ئیتر ئەوانە بوو کە وێنانەی دەبینێت کە پۆرتڕێتەکە لە چ ئاستێکدایە کە هەمان ڕەنگە و وەبرینەوەکانیشی سەرکەوتووە بەشی چوارەممان کەویش بە بریتی دەبێت کامێرا سێلفی کامێرا سێلفی لە موبایلێدا کە بیخەمەڕ و هەر با ئێستا سێلفێکی پێ بگرین فرێش بێ فرێش کە باگراوندەکەشم زۆر جوانەوەیە ئاستێکی ناوەندی هەیە ناڵم زۆر باش و دەرەجەیەکە لێشی کەم ناکەم چکە موبایلەکە فلاکشی بۆ ئیشەکانێت و هەمووی بە جوانی بڕێوە دەبات ڕەنگەکانی نزیکە لە سروشتی و زۆربەی خاڵەوەکانی ناو چاوانمان بە جوانی دەخاتە ڕووە بڕینەکانیشی باشە سەرکەوتووە کە ڕوونی 32 مگاپکسلیشە و کە هەستەوەری کۆمپانیا ئۆمنیڤژنە قەبارەی 0.7 مایکرۆمەتر کە ڕەنگەکانیشی باشە و سەرکەوتەوە و ئەتوان نمرەی هەش لە دەی بدەمێت لە ڕووی سێلفیەوە وە ڤیددیۆگرتش لە کامێرا موبایلدا هەر بە سەر بچینە بخینە ڕوو 1000 تا CFPSەکە بە خاڵێکی نیمچە لاوازدا دەنێم کەم ئەم ئاستەی هەبێت لە ڕووی ڤیددیۆگرتەوە بەڕاستی دەبا بەرزتر بووە دۆخەکانی تری کە بێمە سەر لە موبایلێدا ئەوانش ئێستا دۆخەکانی کە پێمان گرتووە ڤلۆگ لە خۆ دەگرێت کە زۆربەی ڤیددیۆکانی کێکە شامیش بۆی خۆشەویست بەخستۆتە ڕوو کە لە چ ئاستێکدا ڤلۆگەکانی لۆنگ ئەکسپۆژەری هەیە کە وێنەکانی سەر لۆشەوەکان بەکاردێت و وێنەکانی تافگەکان بەکاردێت و دۆخی مانگ کە مانگ بێمە سەری ئەم موبایلە باش و لێ بیرمان نەچوو بە 6x وێنەی مانگ دەچرکردن ئاستێکی زۆر باشیشی هەیە دەتوانیت دۆخی سوپەرمون بەکاربێنێت بۆ چرکانی وێنە ئەو وێنانی کە بتەوێ مانگ بێ یاخود دوور بێت وێنەکانیشی کە دوور بۆی خۆشەویست بخەمە ڕووی 2x 3.2x و 10x و 7xەکە کۆتا ڕەهەندی دیجیتاڵی بێت هەفتەکەشی باشە ئاستێکی باشی هەیە نە زۆر بەرزە نە زۆریش نزمە دەیەکسەکەشی هەر باشە بەڵام 3.2ەکەی بەڕاستی دیتەلی زۆر باشە چ لە 5 مگاپکسلەکەش چ لە 12.5 مگاپکسلەکەشی بەڕاستی ئافرم کە فلاکشی پێکەیتر لە کۆمپانیا شامی خۆشحاڵانە بەردەستخرالی سە دەتوانانی پشتی پێبەستی و بێخم بە لە کامێرای ئەم موبایلە چ لە بەشی دواوەژبی بۆ سێلفیش لە ئاستێکی ناوەندە بژیت و دۆخەکانێتە دووال ڤیددیۆەوە کلۆنا کە کلۆنیش ئێستا وێنەیە دەبینین ئەمە بە شێوەی نەخڵم بە دۆخی کلۆنگ گیراوە ئەوەکانی تریشی کە دیدەرمان کردبێت موڤی ئیفێکتی لە خۆ دەگرێت ئێستا هەموو بە شێوەی ئینسەرێتە بەرچاوی بەڕێستان ئەمە دەربارەی کامێرای ئەم موبایلە بوو بەڕاستی من سەرسامی کردم لە ڕووی لە ڕووی پۆرتڕێتەوە 3.2xەکەی و دۆخی شەویشی بەڕاستی کە جێگرەوەی بۆ شامی 12 ئافرم دەستخۆشی بۆ شامی کە لە ئێستاش بەردەستەوە نرخەکەشی دووبارە بکەم و لە نێوان 890 تا تاوەکو 930 دلاردا لەو نێوەندەدا بە بیرگەی 512 گیگابایت موبایلەکە دەتوانیت بیکڕیت بووە پشتی پێ بەسیت بۆ کامێرا ئافرم دووبارە دەستخۆش بۆ کۆمپانیای شامی کە لێرەش بەردەستخراوە کۆتاشت کە بیخەمەڕ و ئایدۆ زومیش لە خۆ دەگرێت کە موبایلە سیانەمایك لە بەشی خوارە و دوش لەسەردا لە خۆ دەگرێت بۆ زوم ئەو تەنێکەلێت دوورە دەیخێتە ڕوو هەمان ئەو دەنگەکەلەوە دەردەچێت وی خۆشەویست دەخاتە ڕوو بە شێوەیەکی زۆر باش ئەمە ئەمووە لێزەر ئۆتۆفۆکسش لە خۆ دەگرێت بۆ ئەو تەنێکە لە پێش چاو دەجوڵێت وە ئەو تەنانێکە لە بەردەم تەبی ناسێتەوە بە شێوەیەکی پاڵپشی دەبێت بۆ زیرەکی دەست کرد و ئیتر هەر ئەمانە بوون و خستۆ ڕۆژ بۆ شێ گونجا بۆ شێ گونجاونیە کە بژی شامی کە ئەم ئاستانەیەبەی پێشکەش دەکات لێرەوە ڕێز خۆشەویستمان بۆ تاوی خۆش ئەوەی بینەری خۆشەویست هەیە کە لە بیرتان نەچێ هیچ ناچێت تەنها لایکەکە کۆمنتێکش بەجێبی هێڵن بۆ زۆرترین برادەرەکان بێنێت کە ئەوانەی بەتەمان موبایلی شاومی بکردن لە ئازبەرزەکانیدا کامێرای دیدەنی کامێرا بن بۆی خۆشەویست بخەنە ڕوو هەر شاد و بەختەوەربن لێرەوە خۆشەویستمان هەیە دووبارە